کە ئەو خۆت بینی موژدەت لەبێ ئەگەر لە خەوت داوات زانی کە سەردانی گۆڕستانت کردووە یاخود گۆڕستانت بینی بەڵام دڵت ئاسوودە بوو دڵت ئارام بوو یعنی هیچ نەترسای ناڕەحەت نەبووی ئەو خەوە خەوێکی زۆر باشە و هێمای ئەوەیە کە تۆ حەز دەکەی بگەڕێەوە بۆ لای خوای گەورە حەز دەکەی تەوبە بکەی حەز دەکەی لەگەڵ خوای پەروەردگار ئاش بیتەوە بۆیە وەکو مژدەیەک ئەو خەوە دەبینی کە ئەو خەوت بینی موژدەت لەبێ بگەڕێەوە بۆ لای خوای گەورە و خوای گەورە خەوێکی بۆ ناردووی پێت دەڵێ بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە بکە لە هەرچی کەم و کوڕی و گوناه و تاوان هەیە ئەگەر ئەو ڤیدیۆیەت بەلاوە بەسوود بوو سەبسکرایبی یوتیوبەکەمان لەبیر مەکە لایک و کۆمنتیش لەبیر مەکە بۆ ئەوەی لە بینینی ڤیدیۆکانی دیکەشمان بێبەش نەبێت چونکە دڵنیا بە ڕۆژانە ئێمە زانیاری و ڤیدیۆی بەسوود دەنێرین پێشنیاری لێکدانەوەی هەر خەوێکی شت هەبوو یاخود بە هەر جۆرێک خەوت بینی بوو بۆم لە کۆمنت بنووسە تەماشای کۆمنتەکان دەکەم و بە زۆیی بە ئیزنی خوای گەورە وەڵامت دەدەینەوە